ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادوم کاتتان باش. ئێوە بینەری بەرنمەیەکی تری دیالۆگی هیوان بەرنمەیە لەلایەن من شەماڵ عەلیەوە ئامادە و پێشکەشی ئەوەی ئازیز دەکرێت. بەرنامەی دیالۆگی هیوا هەموو ڕۆژانێکی یەکشەممە سعات 9 بە کاتی هەرێمی کوردستان و هەندێک جار ڕۆژانی چوارشەممەش لە هەمان سعاتدا پێشکەش دەکرێت. بەرنامەی دیالۆگی هیوا زیندوو نابێت مەگەر بەدەگمەن هەروەک ئەم بەرنامێت تۆمارکراوە بێ، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێوەی ئازیز دەتوانن لە ڕێگای کۆمنت و سەرنجەکانتانەوە لە فەیسبوک یاخود لەسەر یوتیوب بەشداری دەوڵەمەندکردن و بەپێسترکردنی دیالۆگەکە بکەن. بەرنامەی دیالۆگی هیوا وەک من نەخشەم بۆ داناوە لە نوێی ئایر بەدواوە تەنها لەسەر یوتیوب پەخشەکرێواتە لەسەر فەیسبوک ئیتر پەخش نابێت. هەر بۆیە من هەر لە ئێستاوە داوا لە ئێوەی ئازیزەکەم کە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن و زەنگەکەش لێدەن بۆەوەی ئەگەر تازەمان کردەوە سیگناڵتان بۆ بێ. بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە ڕۆژووە لە ڕوانگەیەکی زانستیەوە. دەزانین چەند ڕۆژی تر مانگی ڕەمەزانە و ژمارەیەکی زۆر سەدان ملیۆن لە دینداران بە ئاینی ئیسلام بە ڕۆژوو دەبن. لەم بەرنامەی ئێمەدا گفتوگۆ سەبارەت بەلایەنی ئاینی و باوەڕی ئاینداران ناکەین، مناقەشەی ئەو بابەتە ناکەین، باسەکەی ئێمە سەبارەت بەلایەنی زانستی و بە تایبەت تەندروستی ڕۆژووە. دیارە لێرەدا ئەگەر بگوترێت ڕۆژووی ئیسلامی مەبەست ئەو دوورکەوتنەوەیە لە خواردن و خواردنەوە بۆ ماوەی 29 تا 30 ڕۆژ تەواوی سەعاتەکانی ڕۆژ واتە لە بەرەبەیانەوە تاکو ڕۆژ ئاوا بوو. دیارە لە ڕابردووە ئاینە جۆرا و جۆرەکان ڕەنگە ڕۆژووی هاوشێوەی ئەمەیان هەبوو بێت، بەڵام لە ئێستاە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە توانین بڵین تەنها ئاینداران بە ئیسلامە کە پەیڕەوی لەم شێوازە لە ڕۆژوگرتن ئەکەن. طبعاً هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانە گەلێک بەرنامە و گەلێک باس لە ڕێگەی میدیاکانەوە پێشکەشەکرێ سەبارەت بە سوودە تەندروستیەکانی ڕۆژ و گەلێک توێژوینەوە بڵاوەکرێتەوە و باسەکرێت کە زانکۆکانی دنیا سەبارەت بە ڕۆژ و توێژینەوەیان کردووە بە نەتایج جێگەیشتوون کە لایەنی پۆزەتیفی زۆر زۆرە و لەم ڕێگایەوە بەشێک لە پزیشکەکان و بەشێک لە میدیاکاران بانگەشەی خەڵکی ئایندار بە ئاینی ئیسلامەکەن کە لە ڕۆژوو بەردەوام بن. دیارە ئێمە بۆ باسکردن سەبارەت بەم بابەتەوە بۆ قسەکردن لەسەر ڕاست و دروستی ئەوانەوە لە هەڵسەنگاندنی ئەم مەوزوعە لە ڕووی زانستیەوە پشتبەستن بە بەڵگە میوانداری میوانێکەکەین کە خۆی دکتۆرە و ئێستا ممارەسەی پیشەی پزیشکیەکە. ئەم بەرنامەیە من دکتۆر تۆما حەمید لە ویلایەتی ڤیکتۆریا لە ئوسترالیا و لەگەڵ منە. ئەو تا ئێستا چەندین وتاری سەبارەت بە مەسەلەی ڕۆژوو بە تایبەتی ڕۆژووی ئیسلامی بڵاو کردوتەوە. بەخێراتی دکتۆر تۆما. زۆر سوپاس شەماڵ، سوپاس بۆ تەرتیبکردنی ئەم دەرفەتە. بەخێراتی سپاس بۆ تۆ کە بەشدار بووی و مێدوارم کە گفتوگۆیەکی بە سوودمان هەبێ. دکتۆر تۆماتۆ لە چەند وتار تاکە تا ئێستا من خوێنومەتەوە سەبارەت بە کاریگەریەکانی ڕۆژوو لەسەر تەندروستی باس لەسەر ئەوە کە یا جۆرێک ڕەخنەت لەوە هەیە کە دەستگا میدیاییەکانی وڵاتانی موسڵمان نشین زۆر بایەخ بە ئەم بابەتە نادەن و کرانەوەیەک نییە ڕوبەڕووی دەنگە جیاوازەکان و مناقەشەکردنی ئەم بابەتە و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆیەکی ئازادانە. من بەر لەوەی کە بچمە سەر پرسیارەکانی ترم سەبارەت بە مەسەلەی ڕۆژوو و کاریگەریەکانی لەسەر تەندروستی پێم خۆشە لەم خاڵەوە دەست پێ بکەم. سەرنجەکانت چی لەم بابەتەوە بۆ بینەرانمان بدوێ فەرموو. بەڵێ ئەزانی چۆن ئەگەر ئێستا کەسێک بێ بڵێ بە ڕۆژووبوونی ئیسلامی باشە چونکە دینی ئیسلامی وا ئەڵێ من مشکلم نییە لەگەڵ ئەمە گفتوگۆی ئێمە لەگەڵ کەسێک ئاوا لە شوێنێکە بێ، بەس ئەگەر کەسێک هات و باسی ئەوەی کرد وتی بە ڕۆژووبوونی ئیسلامی باشە بۆ سەحەتی ئینسان، ئەو کاتە ئێمە لە عالەمی غەیبیات دەرەچین، ئێمە باسی زانست دەکەین، باسی زانستی
کارگردنی لەشی مرۆڤەکەین ئیتر لەمە وەک هەموو زانست قوانین هەیە ئەو ئەم قانونانە ئەبێ تطبیق بێ لەسەر هەموو کەس یەکێک لەو قانونە ئەوەیە کە تۆ هەموو کەس حەقی هەیە مثلا هایپۆتێسیس تەرحەکە مثلا تۆ فکرێک تەرحەکە ئەڵێ بەڕێی من لەسەر بنەمای ئەم زانستیە کە هەمانە مثلا ئەم تشتە ئاوا ئیشەکە تۆ هەموو کەس حەقی خۆی هەیە تشتێک ئاوا بەس لە نفسی کات یەکەمین پرسیار کە تووشە بێ ئەم کەسە کە ئەم ادعاءەکە ئەوەیە کە ئەوێدی بەڵگە بێنە بۆ ئەمە تۆ ئەوێدی ئەگەر سەیریکەی سەیری چەندین ساڵە هەموو ساڵ مثلا کاتی ڕەمەزان بە سەدان ئەگەر هزارە دکتۆر و کەسی پسپۆر و کەسی کە ناو لە خۆیان نەدەن کە خەبیرن لە باری تەندروستی و ئەوانە دێنە سەر تەلڤیزیۆنی ئیزاع ئەوانە باسی ئەمانەکەن ڕۆژێک لە ڕۆژان ئەم کەسانە بەڵگێک ناهێنن ناڵێن ئۆکێ ئێمە لەبەر ئەوەی ئەم تشتە ئەڵێین چونکە ئەم دیراسەمان کردووە کە نەشرمان کردووە لە فلان شوێن ئیتر زیاتر چی لێ دێ خۆی باسی تشتی زانستی ئەکەن بەس لە عینی کات ئەبێ بە تشتێکی غەیبی چونکە تۆ دەلائلی خۆت کە تەقدیمت نەکرد ئیتر ئەوێدیە بێ یعنی زۆر چۆن بڵێم قەناعەت بە خەڵک ناکە لەگەڵ ئەوەش مثلا تا ئێستا نازانم تۆ ئەگەر ئەوێدی ملاحەزەت کردبێ ڕۆژێک لە ڕۆژان مثلا لە ساڵەها ساڵ کە ئەوێدی یەک ڕۆژ کەسێک ناهێنن لەسەر ئەموو تەلڤیزیۆنە مثلا نەقدێک بگرێ یان دیبێتێک بکەن لەگەڵ کەسێک ئیتر هەمووی بە باشی باسی ئەم بەڕۆژوبوون ئەەکەن من متأكدم مثلا دکتۆر هەیە هەر دکتۆرێک لە قسمی ئیمەرجنسی طوارئ ئیشی کردبێ لە هەر دەوڵاتێک لەم دەوڵاتانە ئەزانێ کە ئەوێدی ئەم ادعاءاتان دروست نین چونکە ڕێک ئەگەر لەوێ ئیشکەی ئەسەن ئەبینی لە کاتی ڕەمەزان جەڵتەی دەماغی جەڵتەی دڵ ئەم نەخۆشە هەتە تەسەمم ئەمانە هەموو زیادێ یعنی تشتێک زۆر بەسیط دکتۆرێک ئەتوانێ بەس دادایەک کۆکە لە کاتی ڕەمەزان کۆمپێری بکە مقارنە بکە لەگەڵ مانگی تر ئەزانێ ئەمە کەتەواونی بەس کەس ئاوا ناکە ئیتر ئەسبابی زۆرە وای ڕاستە من ڕاستەکەی بۆ ئەوە گەڕام ینی خۆم خۆشم بە شوێن ئەوە بووم تمزانم هیچ دیراساتێکی دیاریکراو کراوە لەسەرەوەی یاخود توێژینەوەیکی دیاریکراو کراوە لەسەرەوەی بۆ نمونە ڕادەی نەخۆشیەکانی مەسەلەن ئەوەی جەڵتەی دەماغی وەکتۆوت یاخود جەڵتەی دڵ و یاخود مەسەلەن مەسایلێکە پەیوەندی بە تەسەممەوە هەیە بە تەخەسوری خوێنەوە هەیە بۆ شتانەوە هەیە ئەمانە مەسەن داتای دیاریکراو لە مانگی ڕەمەزانە مقارنەی مانگەکانی تر کراوە بە هیچ جۆرێک بە هیچ کلۆجێک لە هیچ جێگایەک لە هیچ زانکۆیەکە باسیشی لەم بابەتە کەس نەیتوانێت تا ئێستا بیکە و دیارە طبعاً ئەوە گومانیتیانە کە لە وڵاتەکانی تریشە وەختێک تۆ نەتوانی لە وڵاتانی موسڵمانە ئەمە بکەی ناتوانانی لە وڵاتانی تریشە مثلا بە تهدید دیاریکەی بڵێ چێ موسڵمانە بابیم دیراساتی لەسەر بکەم و ئەسبابی ڕۆژوکردنەوەوانە چیە بەوە نەتایجەکانی ڕاست دەرناچێت دیارە و سەرنجە دروستە زۆر باشە بەڵام دکتۆر تۆما من لە نووسینەکانی تۆیا شتێکم بینی سەبارەت بە ئەوەی کە لە جێگەیەکە باست کردووە کە مەوزوعی ڕۆژوو هیچ کاریگەریەکی لەسەر داگرتنی چێژ نییە و هیچ مثلەن بەپێی ئەوەی کە هەتا باس کراوە لەوێ کە پێم وایە طبعاً ئەمانە بە تەوافق لەگەڵ دیراساتێکا کە ئەو سەردەمە کراوە کە تۆ شتانەتیان نووسیوە وای بە مەقالەکەی ساڵی 2008 بوو شتێکی ئاوا بوو کە من خوێندمەوە باسەکە لەسەر ئەوەیە کە مثلەن مەنعکردنی هەندێک ژەم و ئەوانە کاریگەری خراپی ئەبێ بەڵام ئێستا بینین زانستی ئەمڕۆ سەردەما ئەڵێ مثلەن ئەو ڕۆژوانەی کە ئەجیرێ بۆ نمونە بۆ ماوەی 16 سەعات یاخود 18 سەعات و ئەوانە کاریگەری باشیان هەیە یعنی ئینسان دیارە طبعاً باز لە خواردنەوە ناکرێ باز لە خواردن نەکرێ بەڵام تۆ لەوێ هەتا لەسەر خواردنیشەوە دوتوە کە وەجبات نابێ تێپەڕێنرێ بەڵام ئێستاڵن کاریگەری باشی هەیە لەسەر هاتنە خوارەوەی چێژ لەسەر مەسەلەن کۆمەڵێک لایەنی تری تەندروستی و ئەوانە مەسایلی ئەنسۆلین ئەوانە لەم بابەتەوە ڕای ئێستا چی وەڵی چی
نا ئەوە ڕاستە ئەزانی چۆنە خۆ علم لەم بارەوە زانست لەم بارەوە کە زۆر ئەگۆڕێ بەس ئێستا دێمە سەر ئەوە کە من باسی چیم کردو لەو کاتە بەس ئەمە ڕاستە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەوێ زیاتر زانستی دەستمانەکەوێ کە بەڕژوو بوون باشە ئیتر ئەکرێ باسی ئەو باشیەکانی بکەین ئەوانە بەس ئەوەی کە من نەقدم کردووە لەو مەقالە لە شوێنی تر کە من نەقدم کردووە بەڕژووبوونی ئیسلامیە من باسی ئەوەم نەکردەوە بە عموم بەڕژووبوون باش نییە ئیتر من پێت ئەڵێم مەثەڵەن بۆچی مەثەن بەڕۆژووبوونی ئیسلامی جیاوازە جسمی ئینسان لەشی ئینسان لەسەر سەدان هزار ساڵ ئاوا ڕاهاتووە ئیتر چۆن مەتەن لە شەو نان نەخوا بخەوێ بە ڕۆژش ئەوێ مەثەڵەن ئیتر فعالە بێ ئیتر ناخەوێ ئیتر نانەخوا بە ڕۆژ ئەوەی کە پێ ئەڵێن ساعی بایۆلۆجی کە ئەوێ دیە ڕۆژ و شەو هەیە جسم ئینسان ڕاهاتووە لەگەڵ ئەمە بەڕژووبوونی ئیسلامی چی ئەکە بەڕژووبوونی ئیسلامی دێ مەتەن ئەگەر تو بڕۆی سەیری ئەم بەڕژووبوونی تازە ئەمە لەسەر بنەمای علمی زانستی تەرتیبیەکەن هەموو ئەوەیە سەیریەکەن کە ئینسان 8 ساعت تقریبا 8 ساعت تا 10 ساعت ناخۆی هەر بە نۆرماڵی مەتەن ساعت 10 شەو تا 8 بەیان ناخۆی یان 8 عەسر تا ڕۆژی دووەم تۆ ناخۆی دێن چی ئەکەن ئەم فترەیە درێژی ئەکەن درێژێ پێدەن بەس بە ڕۆژبوونی ئیسلامی عکسیەکە تۆ ئەو کاتە کە ئەبێ نان بخۆی ناخۆی ئەو کاتە کە ئەبێ نان نەخۆی ئیتر ئەمە ئەزانین چەند ئەزانی چۆنە بە ینی لە سەبەبێک هاتووە کە ئێستا ئەگەر کار بە شەو بکەی زۆر دەوڵەت هەیە پارە زیاتر دەدەن ینی کرێکەت زیاترە مثلەن هەتا ئەوێدی ئستراحەتەکە درێژترە مثلەن ئەگەر 4 هەفتە تا بێ لە ساڵێ ئەگەر ئەوێدی بێ هەفتێک تۆ ئیش ناکەی چونکە ئەوێدیە هەموو کەس ئەزانێت کە ئیشکردن بە شەو خواردن بە شەو خراپە بۆ لەشی ئینسان ئیتر مثلەن نەخۆشی دڵ زیاد بێ نەخۆشی جەڵتەی دەماغی دروستە بێ ئیتر قەلەوە بێ چونکە ئەمە عکسیەکە غەیری ئەمە مثلەن تۆ ئەوێدیەکە مەبەستە ئەوەیە خۆی کە بەو جۆرەیە کە بە شەو تۆ نەشیتی تو کارەکەی تۆوانامە عکسی ساعی بایۆلۆجی یاخود کاتژمێری بایۆلۆجی جسمی ئینسانە و ڕۆژووی بڵێن موسڵمانانیش بۆ ڕۆژێک کە پێی دینی ئیسلامی تەمان بۆیە ئەڵێن ڕۆژووی ئیسلامی بەسمانەوە ئێستا ڕۆژووی تری لەم بابەتەمان نییە لە دنیای ینی زۆر کەمە زۆر دەگمەنە مەسەلەن وەختی خۆی کاتی خۆی مەسەلەنەوانە خۆی لە دیاناتی تریشەوە طبعاً بەشێک هەبووە ڕۆژوو ئەوانە وەرگیرا و ئەینەکانی بەڵام ئەوەی کە ئێستا لە حاڵەتی ئێستاە وەکو فەریزەت وەکو فەرز بەسەر مەلاین خەڵکە سەدان ملیۆن خەڵکە لە دنیا چەند زیاتر لە ملیارێک بەشەر بە ڕۆژوو ئەبێ ئەمەی کە ئێستا ئاوا فەرز کراوە تەنها ڕۆژووی ئیسلامیە یعنی ڕۆژووی بەپێی هینەکانی ئیسلام نەک دیارەمە بەسمانەوە نییە دینەکە چیەمە بەسمان تەبیعەتی ڕۆژوگرتنەکەیە کە تۆ بۆ نمونە لە سعاتی بڵین ڕۆژ هەڵاتنەوە هەتاکو ڕۆژ ئاوابوون کە لە زۆرێک شوێنە مەسەن لەم ئەوروپایە بۆ نمونە هەمە لە سویدا شوێنی وامان هەیە ئەسان ڕۆژ هەر لە هاوینە هەر ئاوا نابێ هەر ئاوا نابێ مطلقا نازانم ئەوە چۆنی حەلیان کردو بەرحاڵ پێما بێ بەپێی سعودیە بە ڕۆژ وەگرن لەو شوێنانە بەڵام مەسەلەن ڕۆژ جاری وا هەیە بۆ 20 ساعات درێژە بێتەوە طبعا ئەمە بەم معنایە ئێمە قسەی لێکەی دوانە نەک بڵین باسەکە لەسەرەوە بێ کە ئەم ڕۆژۆ بە ئیمانی ئیسلامیەوە کراوە بۆی کەوا بیرەران لەم بابەتۆ ڕوون بن کە من باسی چیەکەین جا باسەکەی تۆوە مەبەستەکەی تۆ ئەوەیە ڕۆژووی ئیسلامی بە پێچەوانەی ئەو ڕۆژوەوە کە دکتۆرەکان بانگەشەی بۆکەن وەڵێن کاریگەری باشی هەیە ئەوانە بە پێچەوانەی ساعاتی بایۆلۆجی یاخود کاتژمێری بایۆلۆجیەوە لە جێگای ئەوەی ئەو ساعتانەی کە پێویستە نان بخۆن نان ناخۆن و ئەو ساعتانەی کە پێویست ناکە نان بخۆن نانەخۆن بۆ نمونە دوای مەغریب یاخود ساعات 3 و 4 بەیانی درستێک بزەبت وایە مەقسەدم ئەوەیە ئەزانی چۆنە
لە کاتی نۆرماڵە بە شەو کە بە شەو ئێمە مەتەڵەن لێدانی دڵت دابەزێ، زەختەکەت دابەزێ، شەکر لە ناو لەشت دابەزێ، زۆر هۆرمۆن هەیە مەتەڵەن ئینسۆلین و ئەوانە من نەمەوێ زۆر قورسی کەم بۆ کەسێک ئەگەر ئێستا گوێ بگرێ بەس ئەمانە هەموو دابەزن لە شەو ئەمە ئەم بەشێکە لەو کاتژمێری بایۆلۆجی کە ئینسان هەیەی کە تۆ دەی ئەمە عکسەکەی ئێمە زانین لە کاتی ڕەمەزانە یان کەس خەڵک ناخەوێ یان ئەگەر خەوتێشی مەتەڵەن جەمێک زۆر گەورە ئەخواوی تر اینجا ئەخەوێ لەسەرەوەی تر جسم ناتوانێت ئەگەر تۆ جەمێک زۆر گەورەت خوارد بێ دوای بڕۆی بۆ ئەوێدی بخەوی جسمەکەت ناتوانێت ئەوێدی بکە بچێتە بەو پرۆسەیە بڕوەکە زەختەکە لێدانی دڵت دابەزێت تر هەموو ئەم تشتانە کە باسی یەکەم مەتەڵەن دابەزن وەک نۆرمال ئیتر وەلێ دێ ئەوێدی ئەم کاتژمێرە بایۆلۆجیە تێکە چێ ئیتر ئەمە یەکێکە من بەس ئەمە نییە مەتەڵەن تشتی تر کە ئەبێ باس بکرێ ئەوەیە کە ئاو نەخواردنەوە مەتەڵەن بڕۆ هەمووی ئەم بەڕوژبوون کە لەسەر ئەساسی زانستی ئەوێدیەکەن زۆر تاکید لەسەر ئەوە ئەکەن ئەبێت و ئاو بخۆیتەوە نابێ ئەوێدی چونکە ئەمە خطورەتی زۆرە ئەو نەخواردنەوە جەفاف زۆر خطورەتی بە دەلائلمان هەیە کە ینی جەفافی جسم تووشی جەڵتەکە جەڵتەی دڵ جەڵتەی دەماغی تووشی ڕێکبوونی لێدانی دڵەکە ئەمانە شتێک بەسیط نییە هەموو نەخۆشی گەورەنی ینی شتێک ئەوان نییە ئیتر لێرە تشتێک پاباقیش دێتە ناوە مەسەڵەن تۆ ئەگەر کەسێک دەوڵەمەند بی ئۆکە ئەتوانی مانگێک ئیش نەکەیت دانیشت و ئەوانە ئیتر تەسیرەکە لەسەر تۆ تۆزێک تاوادێک کەمترە بێ بەس ئەگەر تۆ کەس کرێکار بی و ئەوێدی بکەی لەسەر ئیشێک زۆر قورست هەبێ ئەبێ بڕۆیتر ئەوێدی و ئاو نەخۆیتەوە ئەمە زۆر ئەوێدی زۆر خەتەر ئیتر لەبەرەوە من لە شوێنێک باسی یەکەم ئەڵێم خطورەتی بەڕوژبوونی ئیسلامی کەمتر نییە لە کۆڤید-19 بەس مۆزۆ لەوەیە کە کۆڤید-19 ئیتر ئەعلامی دنیا هەموو چۆن فۆکۆسی کردووە لەسەری و ئەوانە بەس لە ئەم بەڕوژبوونی ئیسلامی کەس نییە بێ بڵێ ئەوێدی چوار کەس لە شوێنێک هەڵسێ بڵێ ئەمە غەڵەتە ئەمە کەیەکەین غەڵەتە خاصەتەن لەباری ینی بۆ ئەو کەسانە کە پێویستیان با ئیشکردنە ئەبێ ئیشکەن ئەمانە لەبەرەوە حتا داتامان نییە چەند کەس ئەمرێ چەند کەس تووشی مزعفاتی درێژخایەن بن هیچ داتامان نییە بێگومان هەتا ئەمەی کە دیارە من سەرنجی ئەومدا ئێستا لە قسەکانی توابیری ئەوم کەوتەوە ئەو باسانەی کە ئەکرێ لەسەر مەوزوعی ڕۆژوگرتن و ئەوانە کە چۆنە و چ سوودێکی هەیە و مەسەن تەلەڤیزیۆنەکان دکتۆر بانگەکەن و قساکە بە دوور و درێژ لەسەرەوەی بەڵێ سوودی ئەمەی هەیە و جگەر پاگەکاتەوە و شەکرەکانی ناو جگەر ئەشچێنێەوە ئەمە بۆن من ئەگەرم شەکرە بمێنێتەوە بۆ ماوەی دوور و درێژ خراپە و زەرەر و زیانی هەیە مەسەلەن جۆرێک ژەهرە ئەم ژەهرایی بوونە ڕزگارمانە بێ بەڵام لە تەواوی ئەم باسانەیە باسی ئەوە ناکە ئەم بەحسانە لەسەر کەسانێک کراوە لە جێگایە کراوە کە ئەو کەسەی بەحسەکەی لەسەر کراوە ئاوی خواردوتەوە ینی تۆ ئەمەی کە تۆ مەسەلەن خۆت ئێمە ئازانین مەسەلەن دیراساتی علمی و ئەوانە مەسەلەن عەزلکردنی یەک فاکتەر لە فاکتەرەکان بۆ ئەوی کەوا بزانین نەتیجەی دیراسە علمیەکە چییە جاری وا هەیە کە مهمترین ینی مهمترین بەشی بحوسی علمی ئەوەیە تۆ دانە بەدانە و فاکتەرانی کە پێت وایە ممکنە کاریگەریان هەبێتەوەوانە عەزلیانەکەی بۆی بزانی دوای عەزلکردنی ئەمە ئەنجا وەختە مەسەن پێوترێ کۆنتڕۆڵکردن بۆ ئەم بابەتە لابەرینەوەوانە بزانین هینەکان چییە لە حاڵێکە کەس باسی ئەوە ناکە یعنی بەڕاستی من سەریشم لەوە سوور ئەمێنێ کە چۆنی ئەکرێت تەواوی دکتۆرەکانی ئەم وڵاتەی ئێمە تەواوی ئەوانی کە لە بواری پزیشکیا کارەکەن تەواوی ئەوانەی کەم قسانەی ئێمە ئەنجوێ لێبێ 100% ئەزانن باسی ئاو خواردنەوە باسێکە ناکرێ بکرێ تێکەڵ بکرێ بە باسی ڕۆژوگرتنێکە
مثلا وێڵ 18 سعات ڕۆژ بگرە بۆی چێشت داوازێ قەتعا ناتوانانی تێگەڵی بکەیت بۆچی بێدەنگن بۆچی نایەن لەسەر باسیی ئاوا بێنە دەنگ و قسەی خۆیان بکەم بەڕاستی من شتێکی سەرنجڕاکێشە بۆم و من جێگە پەنجەی بەڕاستی سەرکوت و قەمع و ئەو شتانەی پێوە ئەبینم جێ پەنجەی کەپتێکی پێوە بینم کە لەم کۆمەڵانەیە ممارەسە ئەکرێ کە بەداخەوە ئەم کەپتە زۆرجار نەتایجەکانی هەرەوەیە هەم ژیانی ئینسان نالەبارەکە هەم خەتەری جانیشی هەیە بۆ سەرێمە کاتێکە بە تایبەتی ئێتە سەر مۆزوعی تەندروستی ئەوانە بەڵام یەکشت لەوانەی کە من ینی بیستمە و ئەشی بیستمەوە دووبارە لە بابەتی ئەم ئینە مەسلەی ئیسراحەتدانە بە کۆئەندامی هەرز ئەڵێن کۆئەندامی هەرزمان دوو ئەبێ مائیدە پێویستی بەوەی ئیسراحەت کە بەڕاستی مائیدە ئیسراحەتەکە لە ڕەمەزانە و مەسەلەن یعنی بەڕاستی مائیدەی ملیارێ مسلمان لە ڕەمەزانە ئەکەوێتە حاڵەتی ئیسراحەتکردنەوە ڕێی تۆ چیە لەسەرەوە؟ نا من ئەزانی چۆن ئەم ئیسراحەت ئەوێدیە تا ڕادێک ئەوێدیە جێگەی سرنجە نازانم بۆ ئیسراحەتدان بە مائیدە مەتەلەن بە سیستەمی هەرزکردنی خواردن ئەوەنە مهمە ئەگەر تۆ ئیسراحەت دەی بەدڵ ئینسان ئەمرێ دوای 5 دقیقە ئەمرێ ئەگەر ئیسراحەت دەی بە مێشک ئینسان ئەمرێ بۆچی ئەوەنە مهمە من یەک میسال زۆر ئیسراحەتیان داوە بە دەماغ تۆمە زۆر بە دەماغ بەس ئەزانی چۆنە من یەک نمونەت بۆ ئاهێنم لەسەر ئەم ئیسراحەتە کاتی خۆی ئەم قوڕحەی مائیدە و قوڕحەی 12 ئەم 12 گرێ پێڵن وابزان بە کوردی 12 ئەوەیە بەشی یەکەم لە ڕێخۆلە ئەوێدی قوڕحەی زۆر بوو ئەوێدی نەخۆشێک زۆر باو بوو ئەوە 20 ساڵ لەمە پێش 30 ساڵ لەمە پێشەوەوانە ئیتر دکتۆر ئاهاتن لەسەر ئەو میدیایە هەموو باسی ئەوەیان نەکرد کە ئیسراحەتدان بە ئەوێدی چەند مهمە بۆ ئەم قوڕحە و نازانم چی وانە و ئیتر هایپۆتێسیان ئەهێنا و ئیتر تەوزیحیان نەکرد دوای دو دکتۆری ئیسترالی هاتن گاری مارشل و ڕۆبن وارن بینیان کە ئەم قوڕحەی مائیدە و 12 ئەوێدی نییە ئەوە نییە چونکە هیلاکە مائیدە هیلاکە هی ئەوەیە ئەوێدی بەکتریایەک هەیە هێلیکۆباکتەر ئێستا پێڵن کە ئەوێدی ئێستا ئەتوانی بە مجموعی ئەنتیبیۆتیک ئەوانە عیلاجێکی هەر ئەم نەخۆشی ئێستا تقریبا حەدەماوە زۆر کەمە هەر ئەو شوێنانە کە ئەم ئەنتیبیۆتیک بەکارێنی حەد زۆر کەمە دیە باشە کەس نەهات لەسەر ئەو میدیا بڵێ سۆری عەفوەن غەڵەتیمان کرد لەم بارەوە ئەم ئیسراحەتدان و نازانم چی شتێک ڕاست نەبوو بە خەڵکمانە کەس نەهات اعتراف بەمە هەتا جایزەی نۆبلیان وەرگرت لەسەر ئەم ئەوێدی لەسەر ئەم اکتشافە ئەم دوو دکتۆر بەس کەس نەهات بڵێ ئەوێدی تشتێکیش هەیە تەرمۆجێنیک ئفێکتی پێڵێ ئەزانی چۆنە تۆ ڕاستە ئەمەی لەو مەقالەکە لە 2008 ئەوێدی کراوە من باسی ئەوەکەم جەم ئەلەقەل 3 جەم بخۆ ئەمە بەرامبەر چی بوو بەرامبەر ئەوەیە کە یەک جەم بخۆ بەرامبەر ئەوە نییە کە بە ڕوژوبی ئەگەر بە ڕوژوبی طبعا ڕۆژوش حەدی هەیە خۆ ناکرێ هەموو 24 ساعت بە ڕۆژوبی بەس یان ساڵ هەموو ساڵ بە ڕۆژوبی ئەبێ حەدێکە بێ ئێمە نازانین تا ئێستا بێ چەند درێژە بێ بداین هەر چەند ئەبێ بیکە نازانین بەس عەلە کولی ئەگەر یەکێک بە ڕۆژوو بێ ئێستا بە دەلایلی ئێستا یان یەکێک زۆر جەم ینی 3 جەم بخوا یان 4 جەم بخوا بە ڕۆژووبوون باشترە بەس ئەگەر بێ مقارنەی 3 یان 4 جەم بکەی لەگەڵ 1 جەم طبعا ئەوێدی باشترە زۆر جەم باشترە بەس من باسی چی ئەەکەم 1 جەم بەس عادەتەن کە 1 جەمە خۆی معنە کەمێک زۆر لە خواردن نەخۆی ئیتر لەر یەک نقطەی ئەساسی هی بەڕۆژوبوونی ئیسلامی شتێکی سلبی ئەوەیە کەس باسی ئەوە ناکە ئەبێت تۆ چی بکەیت ئەو کاتە کە نانەخۆی زۆر باسی ئەوەکە ئەبێ نان نەخۆی ئاو نابێ بخۆیتەوە بەس باسی ئەو فترە ناکەن کە ئەوێدی تو بڕۆ ئەم مەثەلەن ئەم هەموو ئەم ریجیمانە کە ئەیکەن بۆ بەڕۆژوبوون
اولا باسی ئەوەی ئەو فترە ئەکەن کە ئەو 8 ساعت با بڵێن سیستمێک هەیە 16 ساعت بەڕۆژۆ بەی 8 ساعت حقت هەیەەوە زۆر باش 16 ساعت نان ناخۆی تۆ بە ڕۆژۆکاڵێ بە ڕۆژوەبی ئاوەکەشی تایە بەس وان نییە 16 ساعت نان ناخۆی فعلا مقصدم ئەوەیە کە باسی بەڕۆژوو بوون بەس کە ئەوەدیەکەن ئەو 8 ساعتە ئیتر زۆر تاکید لەسەر ئەوەکەن ئەبێ ژەمێک دوو ژەمی زۆر خەفی بخۆی ئەبێ کواڵەتی خواردن بێ ینی پرۆتین زۆر چوری پێوە نەبێ پرۆتین کاربۆهیدرات ئەبێ لە ئەوەدی بۆت بێ مەسەلەن لە میوە لە سەوزی بێ زۆر سەوز خۆی چوری کەمیکای ئەمانە هەموو باسیەکەن بەس لە بەڕۆژووبوونی ئیسلامی دکتۆرێک نایە باسی ئەم فترەیە بکە تۆ چیەکەی ئیتر ئەگەر لە واقع تۆ تشت بە خەیاڵی سەیری ناکەی لە واقع چی لێ دێ من لێرە بیر نەچێت تۆمە بەحسەکەی خۆ دوایی تەواوکە من یەکش سەرنجم ڕاکێشێ ڕۆژوو ئەبێ بە دوو هینێکە بە خورما بشتێنی تۆمانە لەو هینا لەو مەنعکردنی خواردنیە بۆ 16 ساعات باسێکی تایە لەسەرەوەی تۆ شیرینیەشی لەم بابەتە بخۆی باش بێ بۆ ڕۆژۆکە زۆر باسی ئەو حکمەتاکەن من ینی دیارە نازانم بۆچی کاتی خۆی ئەمە هاتووە حتمما يعني طبعا هەنێ قیاسات هەیە ئێمەی کەین ئێستا زۆر عجیبە ئێمە طبعا کە خەڵک ئێستاڵێ نان لە ماڵمانیە مەسەلەن وەکو گاڵتەواڵێ وەکو کینایەواڵێ وەکو مەسەلەن میتافۆرەڵێ نان لە ماڵمانیە بەڵام دەورانی کە ڕۆژوو ئەوانە دەستی پێکردووە بە حرفیەن نان لە ماڵی خەڵکانە بووە یاخ مەسەلەن چەند وەخت هەبووە کە خەڵک نانی لە ماڵانە بووە برسێتی بەمانای کەلیمە وجودی بۆ ئەوانە مەسەن بۆ دەورانێکی ئاوا بۆ نمونە ممکنە خورما هینێکی بووێ بەڵام ئێستا بەڕاستی حکمەتێکی تایە ئەو خورمایە ینی وایە کە ڕۆژ هینە 16 ساعاتێکە بڵێن هینە توبیەکەی بۆ داگرتنی کێشوانە بە خورمایەک دەست پێ بکەی دوایی بیخۆشکی و ئاستی هەیە نا ئەوەی کە تا ئێستا نەشر کراوە ئەو ستەدەیانەکە ئەیکان زۆر تاکید لەسەرەوەکەن تۆ نابێ ئەوێدی های جی ئای فود بخۆی های جی ئای چییە ئەو خواردنایە کە بیخۆی ڕاستن شەکرەکەت سپایکەکە ینی بەرزە بێ زۆر بەرزە بێ نابێ ئاوا بشکێنی زۆر تاکید لەسەرەوەکەن کە بەڕۆژووبوون ئەشکێنی ئەبێ زۆر گراجوەل چۆن هێواش بێ نابێت تۆ تشتێک بخۆی شەکری زۆری تیابێ ئیتر ڕاستن شەکرەکەت بەرز بێ ئەمە زۆر تاکیدی لەسەرەکەن تاکید لەسەرەوەکەن کە ئەوێدی يعني ڕێک بە پێچوانەی ئەو حکمەتەوە بە خوربایانی ینی تکایە ئەوە لە فەریزەتان نییە وەکو حەدیثێک وایە یاخود وەکو سونەتێکە ئەگەر دوورکەونەوە لەو کارە باشە بۆ تەندروستیان یا تاوانی کە بە ڕۆژوە بن لە کوردستانە لانی کەم باسەکەی ئێمە لێرە باسی تەندروستی ئینسانە باسی بیر و باوەڕ و بیر و بۆچوون نییە ئەو شتانەی کە ئەکرێ خۆتانی لێ دوور بگرن لە ئاینە خۆتانی لێ دوور بگرن ینی من مەسەلەکەم تەنها ئەوە نییە ئەزانم کە خەڵکانێکن بە فەریزەتی ئەزانن سەرنجام بە ڕۆژوە بن بەڵام ئەگەر بکرێ لەم شتانەکەم کەنەوە ڕەنگە باشتر بێ وەک ئەوترێت تا ئێستا ئەڵێن خۆتان دوور بگرن لەو خواردنانێک کە شەکر بەرز دەکاتەوە خورما شەکر بەرز دەکاتەوە لی دوورکەونەوە باش نییە بەڕاستی بەڵێ تشتێکی ترش هەیە کە هەر مرتبطە بە مۆزوعی تۆ چی ئەەکەی لەو فترەیە کە نانەخۆی کە ئەزانی چۆنە ئەم هەموو تشتی باش کە ئێستا ئەڵێن ئەوێدیە ئەم بەڕۆژووبوون بۆ جسمی ئینسان ئەوێدی دابینەکە هەندێک پرۆسە هەیە کە جسمی ئینسان تێ ئەپەڕێنەوەی یەکێکە لەوانە کیتۆسیس پرۆسەیەکە پێ ئەڵێن کیتۆسیس تۆ کە نان خوارد هەرچی ئەگەر جسمت پێویستی بە ئەنێرژی بێ لەو شەکرە ئەوێدیەکە یعنی وەلەگرێ کە لە ژەم لە خلالی ژەمێک وەلی ئەگریتر شەکریتایە ئیتر جسمت ئەو شەکرە بەکاری دێنێ بەس ئەگەر بە ڕۆژوو بووی کە شەکر نەخوارد شەکر نەهاتە لەشت ئیتر چییە بێ شەکر مەخزون کراوە لە جسمەکەت کە پێ ئەڵێن کلایکۆجین ئەم کلایکۆجین ئیتر ئەشکێ
ئەو شەکرێکە لە ناو جگەرا هەیەوە جگەر لە شوێنی ترش هەیە بە زیاتر لە جگەر ئەشکێنێ ئیترایکە بە شەکر ئەمەش ئەم عملیە دەست پێ ناکە تقریبا تا 12 ساعت دەست پێ ناکەم عملی ئەبێ بە ڕوژوبی 12 ساعت تاکو دەست پێ بکە ئیتر کە ئەمە تەواو بوو ئەم کلاکۆجین و ئەوانە تەواو بوو اینجا جسمت چی بەکاردێنێ هەرچی ئەم شانەی چەور لە شت هەندێک تشت ئەویدیەکەن ئیفرازیەکە لە ناو خوێن پێڵێن فاتی ئەسید ئەم فاتی ئەسید لە جگەر ئەبن بە نەمەوێ قورسی کەم بەس قورس نییە وابزانم ئەبن بە کیتۆن ئەم کیتۆن ئیتر ئەبن بە مەزدەری ئێنەرژی بۆ جسم ئەم عملیە کەی دەست پێەکە ئەگەر بینی مەتەن تۆ 16 ساعت بە ڕۆژوبی دوایی دوو جەمی خەفیفت وەلگەر ئەمە زووتر دەست پێەکە تقریبا 12 ساعت دەست پێکە ئەم عملیە بەس ئەگەر تووشی ژەمی زۆر گەورەت خوارد ئەمە دەست پێ ناکە حتا تا 14 ساعت دەست پێ ناکە اینجا تۆ ناچیتە فول کیتۆسس ئەم پرۆسەیە دەست پێ ناکە تا 18 ساعت ئیتر هەموو ئەوێ بە ڕۆژوبوونی ئیسلامی 18 ساعت لە کەم شوێن 18 ساعت ئەخایەنێ إلا ئەگەر مەتەن يعني موقعی جغرافی و چی وەختێکە لە ساڵ تقریبا ئەوێدیە بێ چەنجە بێ لە سوید احتیمالە ببێ بە نازانم 24 ساعت بەس على كل خۆی ئەم فترە ئەوەنە ناخایەنێ تاکو بچیتە فول کیتۆسس ئەم کیتۆسس بۆ دوزە ئیتر هەموو ئەم ئەوێدی استیفادە کە جسمی ئینسان لە بەڕۆژوبوون ئەکە لە کیتۆسس دێ بەس کیتۆسس نا بەس ئەمە یەکەمین پرۆسەیە کە جسمت تێ ئەپەڕێ تێپەڕێکە بۆ جسمت باشە ئیتر دوای ئەوە دوای 24 ساعت لە بەڕۆژوبوون شتێکی تر پێڵن ئۆتۆفێجی چییە؟ جسمت لەو کاتەیە ئیتر چی ئەگە هەرچی خەلیەی تەواو نەبێ مەتەن پرۆتینێک تەواو نەبێ نازە ئەمانە هەموو لە ئادا ئیتر لەبەر ئەوە ئیتر يعني فائدەی ئەساسی دوای ئەوە ئیتر دێ مثلا دوای 36 ساعت ئیتر گرۆت هۆرمۆن ئەم هۆرمۆنی ئەویدی گەورەبوون ئەویدی عضلات بقوتەکە بالضبط ئیتر عضلاتت بقوتە بێ بە شەرەکەت مثلا گەنجتر ئەویدیا بێ ئەمە دوای 36 ساعت دەست پێکە اینجا نان نەخواردن بۆ ماوەی 36 ساعت نەک بە ڕۆژوو بوون بە ڕۆژوو بوون ئاوی لەگەڵان نیە نان نەخواردن بۆ ماوەی 36 ساعت ئەو سوودەی هەیە نایتر تا بڕۆی ئێمازانین تا 72 ساعت ئیتر پرۆسێکی تر دەست پێەکە پرۆسێک ئەوەیە کە ئەم جیهازی بەرگرتنی لە نەخۆشی ئیمیون سیستم لەوەی ئیتر ئەوێدیە بێ چۆنە بێ خۆی تەجدیدەکە یعنی ئەوێتە فعالیت ئەوێدی لەبەرەوە ئیتر ئەم دیعا کرێکە احتمالاتی کانسەر کەمترە بێ التیهابات کەمترە بێ هەندێک نەخۆش هەیە کە جسمت چیەکە چۆنەکەی ئەڵێ هێرشەکە دژی بەشێک لە لەشی ئینسان خۆی مثلا ئەم ئەویدیە مثلا یان ئەژنۆ یان نازانم ئیتر جاری وە هەیە غودەی دەرەقی جاری ئەم پرۆسای هەموو ئەویدیە بێ کەمتر ئەبێ ئەم نەخۆشانە کە تأثیری هەیە سەرەتانیش کەمەکاتەوە ینی بالضبط خۆ سەرەتان چۆنە خەلای سەرەتانی دائما ئەویدیە بن احتیمال هەیە لە هەر کاتێک خەلیە سەرەتانی دەست بێ بەس ئەم سیستەمی بەرگرتن لە ئەوێدی لە نەخۆشی لادا و خەلیە نایڵێ ببێ بە کانسە ئەمە کەی دەست پێەکە لە دوای 72 ساعت لە بەڕژوو بەس کە خەبیرێکی دێ بە ناوی بەڕژووبوونی ئیسلامی قساکە ئەمانە پێت ناڵێ ئەڵێ ئیمیونیتی باشترەکە پێشنیارێکم هەیە با لەمە دوای لەم لەحظە هێستی بەرنامەکەەوە بەو شێوازە لە ڕۆژوو کە پێڵی ڕۆژووگرتنی 72 ساعت باوە بەوە بوو نان نەخواردن ئەزانی بۆچی بەدیقەتەوە ملاحەزە بکە بەدیقەتەوە خودی ئەوەی کە طبعاً ئەو کەلیمەیە بە عەرەبی کە بەکارهێنرێ سیام باشە سیام بە عەرەبی لە زمانی ئێمەیە ڕۆژووگرتن لە زمانی ئێمە یعنی نان نەخواردن و ئاو نەخواردنەوە باشە هەردووچی بەیەکەوەیە ئێمە لە باسی ئەمەی کە تووبیەکە قسەی لێکەینوانە قسە لەسەر نان نەخواردنەکەین
بەڕاستی من ئەوە بۆ حەزاکەم ئەمە تەزویرێکی زۆر ئاشکرایە تەواوی ئەو دکتۆرانی کە تۆ باست کردن دێنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێن سوودەکانی ئاوایە من وا هەستەکەم کە خەریکن تەزویرەکەن یعنی هاتوون ئەبحاسی نان نەخواردن ئەکەن بە پشتیوانە بۆ ڕۆژوگرتنێ کە ئاو نەخواردنەوەشی تایە کە ئەمە غەڵەتە هەفتا و 2 سەعات و نەخۆیتەوە چی ڕۆیە دکتۆر تۆمە تۆ ئەوەی احتیمالی ئەوەیە کە کلیە لە ئیش بکەوێ دەکەوابێ ئەوە ناوێ ڕۆژوو نییە کەوابێ نابێ بڵێ ڕۆژوو ئەبڵێ ساعتی ناوە هەڵەیە ئەبێ بڵێ نان نەخواردن باش ئەو بە ئینگلیزی ئەزانی چی پێڵێن water fasting يعني تحديدا أظن water fasting يعني water بوت هيا water fasting بله بالضبط water fasting يعني بالتأكيد ام وتدان بيش fasting تاكو بوت إثبات كان بيرنا شيء خويته لا بيرنا بالضبط وين لا زوجين أجر بنوسي رأسا water fasting ده يعني أبي water بخوي بالضبط دقيقا زۆر باشە من بینیم لە وتارەکەی 2010 تا قسێک لەسەر مناڵانەکەی لەناو مەسەلەن ژنی حامیلە مناڵ کەسانێکە نەخۆشن و ئەمانە تقریبا مناڵ مەبەستت کەسی ژێر 18 ساڵە دیارە یعنی ئەوەی کە بالغ نییە ئەمانە نابێ ئەساسەن ڕۆژوو هەر بگرن يعني نابێ ئەساسەن پێم وابێت لە خواردنیش ینی ئەم جاریان نەک هەر نابێ ڕۆژوو بگرن هەتا نابێ هینش بکەن خواردنیش تەرە بدەن وایە یان نا ینی لە نەخواردنیش خۆیان بپارێزن نەبێت نان لا فعلا ئافرەتی حاملە ئەو ئافرەتەکە ئەبدی شیرە دەبە مناڵی ژێر 18 ساڵ لەو فترەیە کە ئەوێدی هێش جسمیان بالغ نەبووە زۆر کەسیتر مثلەن کەسێک ئەگەر ئەوێدی شەکری هەبێ نەوعی یەکەم پێڵن حتا مثلەن ئەگەر کەسی وا هەیە مثلەن نەخۆشی حتا شەکری نەوعی دووەم بەس ئەگەر زۆر خراپ بێ یان یەکێک مثلەن چەند دەرمانێک وەرگێ ئەمانە هەمووی ئەمانە یەکەم نابێ ئەوێدی نان نەخۆن بەس ئەمە یەکێکە نەخۆشی مزمنی هەبێ ئەبێ لە ژێر چاودێری دکتۆرێک بێ ئەگەر بکە بەس مناڵ یعنی بینیویانە مناڵ دوو تەسیری هەیە تەسیرێک ئەوەیە کە فێربوون زۆر تەسیرەکە لەسەر فێربوون ئەمە حد لەوە دەرچووە ئیتر ستەدیش تازە پێ ناوێ تاکید بووە لە ئەوێدی بینیویانە مەتەن لەو دەوڵەتانەکە ئەوێدی نەک نان ناخۆن چونکە ئاوە خۆیان قەراڕیاندا و بەس ئەو مناڵەکە ئەچێ بۆ مەکتەب بەبێ نان خواردن چونکە نان نییە لە ماڵ بینیویانەکە ئەوێدی فێربوونیان زۆر یعنی ئەوێدیە لە مستەوا نییە لەبەرەوە مەتەن زۆر دەوڵەت هەیە بەرنامەجیان هەیە ئێستا نان نەدەن بە مناڵ مەکتەبە بە خۆڕایی ڕاست غيري أوش أودية تأكيد بوك أودية تأثير كلا سر قشان قشي لشيان مثلا يتر أودية قشبون لش مهم ترين تش إسقانا أبي أودية نوستي حر وستا لا قشبون إسقان تواوي ترى حمود جسم وسته يتر بني أنا كأودية نخوة من نخوة يتر شيء فعلا ستانت جروث يعني يتر ئەوێدی گەشەبوونی جسمیە ناگەتە پۆتێنشیەڵەکەی ئەوەستە لە شوێنێک ئەوەستەی تر ئەمە دوو سەبەبی ئەساسیە بەس خەیری ئەوە مەسەلەن حتا ئەو مناڵەکە برسی بێ قورسترە تەعاملی لەگەڵکەی لەناو ئەوێدی زیاتر ئەوێ disruptive يعني زیاتر مثلا مشکلەی زیاترە ئەمانە هەموو هەیە يعني حتا لەسەر سایکۆلۆجیانە تەسیرەکە ئیتر مثلا حتى شلون بلي كلاسك مثلا احتمال تقدا وانا من پێم وایە بە پێی ئەو داتانی کە لە بەردەساتە ئێستا بە پێی و زانستی کە هەیە ئێمە بۆمان هەیە هەر لەم بەرنمەیەوە داوا لەو مەلایەنە بکەین کە لە ڕەمەزانە خود بۆ شدنەوە تۆزێ دەستان شلکەن یعنی لانی کەم زۆر تەکید مەکەن کە مناڵ لە 7 ساڵیەوە ئەبێ بە ڕۆژوو بێ ئەمە ممکنە زەرێک و زیانێکی گەورە بە مناڵەکان بگەێنێ
بەهەرحاڵ دەستان شلکەن لانی کەم مەیڵێن بانگەوازی بۆ مەکەن فەریزێ بەسەر مناڵانە فەرز مەکەن. من لە بابەتێکی ترا کە باست کرد لەسەر مەوزوعی ڕۆژ و گرتن و ئەوانە طبعاً یەک نقطە هەیە کەمتر لە بەرچاوە ژیرێ، یعنی من دیراساتێکم خوێنەوە لەسەرەوەی ڕەمەزان ئاوا نەبووە مەسەلەن هەر ساڵی لە مانگێکا بێت، هەر ساڵی لە شوێنێکا بێت لە کاتێکا بێت. ڕەمەزان لە کاتێکی دیاریکراوە بۆ خۆی دوو نەزەری هەیە، یەکێکیان ئەڵێ لە ڕەمزا ئەوە هاتووە کە الحەڕ الشەدید، یعنی یەکەوێتە ناوەڕاستی مەسەلەن ئاب و ئەوانەوە، یەکێکی تریان یەکەوێتە ئابەوە بەڕاستی لە پێشاوا بووە، و یەکێکی تریش هەیە ئەڵێ کە مانگی نۆهەمی سەنەی قەمەریە لەبەرەوە ئەبێ بکەوێتە مانگی سەپتەمبەرەوە، چونکە بۆ لە ڕابردووە لە جەزیرە عەرەبیە بەر لە هاتنی دیانەتی ئیسلام ئەم دوو تەقویمە تەقویمی قەمەری یاخود مانگی کە بەپێی مانگەکانە ژمێری لەگەڵ تەقویمی شەمسیە هەر ماوە ناماوە جارێک مەسەلەن پێمان بێت 2 ساڵ یان 3 ساڵ جارێک تعدیل کراوەتەوە، پێ وترێن ئەلنەسیب، یعنی هینێکە ئەلنەسیب بە معنای هێنانە خوارەوەیە کە ساڵی قەمەری لەگەڵ ساڵی میلادیە یا ساڵی شەمسیە 11 ڕۆژی فەرقە، هەر ساڵە 11 ڕۆژ 11 ڕۆژ 11 ڕۆژ لە 3 ساڵە مانگێک فەرقەکە بۆ ئەوەی کە بیهێن وەکو خۆی لێ بکەنەوە، چونکە ئەشهور الحەرامی حرامیان هەبوو بۆ نمونەکە نابێت بۆ نمونە مەسەلەن سەید و ئەو شتانەی هەتا تیا حرام کراوە، شەڕی تیا حرام کراوە، مانگی تیجارەت و ئەو شتانە بووە، ئەمانە پێویست بۆ لە کاتێکی دیاریکراوی ساڵا بن، لە وەرزێکی دیاریکراوە بن، ناکرێت هەر بجوێزرێتەوە. بەڵام دواتر طبعاً کە نەسی لە دوای هەندێک ئەوەن لە کاتی وجودی پێغەمەری موسڵمانانە محەممەد، هەندێک ئەڵێن لە دوای مردنی پێغەمەری موسڵمان محەممەد کە عومەری کوڕی خەتاب سەنەی قەمەری کرد بە سەنەی هیجری و تەسبیتی کرد ئەو تەقویمە ئەوانە، لەو کاتەوە نەسییان لابریتر ڕەمەزان بۆ خۆی خولێتەوە بە ئیسراحەتی خۆی هەر کاتە بەپێی ئەو تەقویمە بێ کە بە هەندێک باسیەکەن ئەوانە لە کۆتایی مانگی ئابابێ یاخود سەرەتایی نۆبێ کە مانگی نۆبێت یا مانگی ئابێ بە جۆرە لە جۆرەکان ڕۆژ و شەو لەگەڵ یەکە ئەو فەرقە گەورەیان نییە، یعنی کە تۆ بە ڕۆژ بە ڕۆژ و ئەبییت و ئەوانە هیچ کاتێک ناگاتە سەر و 15 سعات، هیچ کاتێک ناگاتە سەر و 14 سعات. بەڵام ئێستا کە تۆ بە دنیا بڵاو بوویتەوە و مەسەلەن لە هەر جێگایەکە موسڵمان هەیە، مەسەلەن بۆ نمونە لێرە لەم شارەی ئێمە لە ستۆکۆڵم ساڵی وا بوو مەسەلەن کاتی ڕۆژوو نزیکی 20 سعات بوو، یعنی ئەوە هیچ کە 18 سعات و 19 سعات عادیە، بەڵام کاتی وا هەبوو ساڵی وا 20 سعات خەڵک بە ڕۆژوو بوو. ئەمە مودەتێکی زۆر زۆر دوور و درێژاوە، تەسیراتێکی زۆر هینێکە بە تایبەتی لە ئاو نەخواردنەوەیە. بەرحامە بەستمەوەیە کە تەغییراتێکی زۆر زۆر گەورە لەو ڕۆژووە کە ڕۆژوو فەرز کراوە هەتا ئێستا بەسەر تەرکیبەی جسمی ئێمەیە، بەسەر ئاو و هەوایە، بەسەر چوزانم ڕادەی بەسەر ئەو خواردانەی ئەی خۆین، ئەو شەکرانەی بەکاری هێنین، ئەو هینێکە ئێستا بۆ نمونە ئێستا لە کاتی ڕۆژ و شکان ناگەر جاران بە خورما شەکرەکەیان بەرز کردوێتەوە کارێکی باشیان نەکردووە، ئێستادا ئەنیشە لەو کاتەوە لەو لەحزەیەوە کە ڕۆژ و ئەشچێنەیە هەتاکو ئەو لەحزەی کە بڵێن ئفتارەکاتەوە تا ئەو کاتی کە دووبارە پاشێوەگرێ لەو کاتەیە هەمووی بەخەبەرە، بە تایبەتی موسەسەلەی ڕەمەزان هەیە، بە ڕەمەزان سەیرێکەنەوەوانە وەقت بەسەرە بنەوەوانە تاکۆگەنە دەمە و بەیان نانەکەی بۆ خۆن و بۆیە خەوت تەواوی ڕۆژەکە بەشی زۆری ڕۆژەکە خەوتون نووسون و دووبارە ئەمەیە بە واقعی ڕۆژ و ئیسلامی کە من پێم وابێ ینی بەدەر لەوەی کە ئێمە لە ڕووی فکری و بیر و بۆ چوونەوە چیمانێ و چیمان ناوێ، بەڵام بۆ خزمەتکردنی خەڵکی وڵاتی خۆمان پێویستمان بەوەیە زانیاری بدەین. من پرسیارەکەم لە تۆ لێرە ئەوەیە تۆمە فەرزی حاڵ خەڵک ڕۆژووی قوبول کردووە وەری ئەگرێ وەکو فەریزەیەک و ئەیکا، ئەتوانی شتێک لەو عادەت و تەقالیدانەی کە هەیە پێشنیارێک دەی بۆی کەوا ئەم مۆزعێتە تۆزە کەمێک ئەهوەنتر بێ، خەڵک بە جەڵتە نەمرێ، خەڵک تووشی حاڵەتی ئاوا نەبێ، چی بکە خەڵک ئەگەر هەر ناچارە بە ڕۆژوو بێ؟ آخر موضوع لەوەیە یەکێک لەو مشکلانە کە لەگەڵ بەڕۆژووبوونی ئیسلامیە کە هەمانە لەگەڵ ئەوێدی
فلكسبل نییە لەگەل ئەوێدی هەموو ئەو نان نەخواردن ئەم ریژیمی نان نەخواردن کە لەسەر ئاسی لەسەر بنەمای زانست دانراوە زۆر فلکسبلن لەبەرەوە گەر تو بڕۆ ئێستا ریسێرچکەی 16 ساعت 8 ساعت هەیە 5 ڕۆژ 2 ڕۆژ هەیە چەندین نەوعیتر هەیە کە ئەوێدی بەس لە بۆچی ئەمە کراوە چونکە ئینسان ئەبێ فلکسبلیتی لەگەلی بێ ینی هەموو کەس ناتوانێت عینەن ریژیم ئەوێدی بەرێوە بە بەس ئەمە لە بەڕۆژبوونی ئیسلامی نییە ئیتر ئەبێ هەموو خەڵک ئیشەکەت چی بێ لە کام دەوڵەتەژی لە چۆن ئەمە هەموو لەسەر تۆ ئەوێدیە نفسی قانون نفسی ئەوێدی لەسەر تۆ تەطبیق بێ ئەوەی کە ئەوێدی ینی ئەتوانین ئەگەر هەر بیکەی چۆن ئەکرێ مەسەڵەن کە نان بەڕژوو ئەشکێنی ئەبێ خواردنەکەت جاریەکەم زۆر باش بێ ئەبێ زۆر ئەوێدی سەوزیتیا بێ ئەبێ میوەتیا بە خورما بیشتێنن مەسەلەن بە زەڵاتە بیشتێنن مەبەست بشکێنن بە مەسەڵەن شوربە بشکێنن لەم کە ئەوێدی چەوری مثلا ئەگەر پرۆتین بخۆ مەتەن گۆشت بخۆ بەس ئەم چەوری و نازام چی ئەوانە لە هەموو لادا ینی ئینسان زۆر جار بەدەستی خۆی نییە ئیتر زۆرە خۆی ئەگەر 16 ساعتت نەخوارد بێ ئیتر زۆرە خۆی ئیتر ئەبێ کواڵیتی تا بتوانانی طبعا هەندێک کەس ناتوانێت هەندە کرێکارێکە یا پارەی نییە ئیتر ئەمە ناتوانێت هیچ ناتوانێت بێ پێ بڵێ بەس ئەگەر بتوانی سەوزاوێدی بکە میوە بخۆ پرۆتین هەبێ تا بکرێ مەتەن پرۆتینی بێ چەور بێ چەوری بە عام کەمیکە و تا بتوانی ئەوێدی مەکە یعنی ژەمێک مەخۆ زۆر گەورە بێ ئەگەر بتوانی تاخیریکە هەر احتیمالە ئەو کەمیەش بخۆی لە ئاخری بەس لەسەر فترێک درێژتر بێ تشتێکش هەیە ئەگەر بکرێ مەسەڵەن بینی نان خواردن و خەوتن ئەوێدی بکە وەختدانە مثلا ئەگەر نان خوارد ساعت حوت ئیتر محاولە بکە نانی خۆت تەواوکە ئەوانە ئیتر بڕۆ هیچ نەبێ مەتەن 2 ساعت 3 ساعت بینی کاتی نان خواردن و خەوتن بێ بەیانی کە هەڵسای نان خوارد محاولە بکە مەخەوە ڕاسەن لەسەر ئەو خواردنە جارێکی در نفسیشی تش تطبیقا بێ خواردنی باش کەمیەک زۆر نەبێ بڵێ ئۆ 16 ساعت ئەوێدی بەڕژۆ بم یان 4 ساعت لەبەر ئەوەی تر کەمیەک زۆرە خۆمەوە ئاوە ئیش ناکە من ئەوێدی تا بتوانی ئاوەم نەکەی و مەخەوە ئیتر ئەگەر مەجبور بووی لە خلالی ڕۆژ خەوتی باشترە بەس ڕاستەن تۆ ساعت 4 بەیانی 4 و نەزەم چەنە کە مەسەن هەڵەسی نانەخۆی بەپی زستا بەپی وەختە گۆڕێ وەخت وایە ئیتر مەخەوە ڕاسەن بە هیچ نەبێ مەتەن 3-4 ساعت لەسەری تێپەڕێ پێش ئەودی بخەوی جارێکی تر ڕاستە دەست خۆش بێ زۆر باشە دکتۆر تۆما زۆر سپاس مادوومان کردی ئەمڕۆ بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێوە پێمان وایە بە ئەندازەی پێویست ئەوەی کە بۆمان کراوە لەم بەرنامانەیە توانێت دەرفەت بێت یارە باسەکە داوانەیە گەر فرسەت ببێ زۆرتر و دوور و درێژتریش قسەی لەسەر بکەینوانە هەر لێرەیە بەر لەوەی کە فرسەت بمێ دوا قسە بکەی من بۆ هەموو ئەوانێک کە بیسەریا بینەریان بەرنامەی ئەمەن ئەڵێم دکتۆر تۆماوە کەناڵی هیوا من دیارم قسەم لە دکتۆر تۆما پێشتر وەرگتۆ بۆیە ئێستا بەبێ گەڕانەوە بۆ قسەیەکەم قسەمان کردو سەمبارەت بەمە دکتۆر تۆماوە کەناڵی هیوا ئامادەی تەواوی تایە هەر دکتۆرێک هەر کەسێک کە لە بواری تەندروستیا کار ئەکا نەزەرێک و تێڕوانینێکی پێچەوانەی ئەمەی هەیە کە دکتۆر تۆما لێرەیاوتی ئێمە ئامادەین بە دڵفراوانی و بە دڵخۆشیەوە پێشوازی بکەین کاتی تەواوی پێ بدەین بۆ داکۆچیکردن لە ڕۆژووی ئیسلامی کە کردەوەیەکی تەندروستی کارێکی تەندروستی سوودە بێ لێرە سوودەکانی باسکە و لەگەڵ دکتۆر تۆمایە بکەونە دێباتی ئەوەی کە چی ڕاستە وەکام تیوری وەکام نەزەری علمی بەڵگەی دروستبوونی هەیە و ئەمانە ئەگەر دکتۆر تۆما فرسەتی پێنادرێت لە تەلەڤیزۆنەکانی کوردستانە ئەو قسانی کە لێرە کردی بیکە
ئێمە کەناڵی هیوا فرسەت بە داکۆچیکاران لە ڕۆژووی ئیسلامی دێن کە لێرە بێن هەوڵ بدەن بەرپەرچی دکتۆر تۆما بدەنەوە. من دووبارە زۆر سپاس دەکەم دکتۆر تۆما بۆ ئەم زانیارانی کە بە ئێمە بەخشی ئەمڕۆ. مێدەوارم جێگای سوودی بینەرانی ئێمە بێت بە ئەندازەیە کە ئەتوانن سوود لەم پێشنیارانە ببینن. زۆر کەس هەن بە ڕۆژووە بن لاان شار، بەڵام ئەم باسی ئەخیری تۆ زۆر مەسایلی ڕۆشن کردەوە و مێدەوارم ڕەچاو بکرێ. من دووبارە زۆر سپاس دەکەم، مێدەوارم لە فرسەتی تریشا بەیەک بگەینەوە. ئەگەر قسەیەکت هەیە بۆ بینەران لە کۆتایی، ئەگەرنا ماڵاوە یەکەین فەرموو. زۆر سپاس شەماڵ. منیش هەر تاکید دەکەم لەسەر ئەو مەوزوعە. من ئەزانم دکتۆر لە زۆر وڵات ناتوانێ ئەو هەموو تش بڵێ، ئەزانم قەمعێک هەیە، ئەمە دیارە. مەثەڵەن باسم کرد لە بیدات هیچ دکتۆر نییە لە خەستەخانێک ئیش بکە ئەوەی لە بەرچاوی خۆی نەبینێ کە ئەوەی دیە ڕەمەزان زەرەرێک زۆر بە خەڵک گەیەنێ. بەس کە ئەچنە سەر ئەمە دیر تۆزێک بە شێوەیەکی زانستی باسی مەوزوع بکەن، ناکرێ هەر بچی وەک ئەوەی دی وەک خەتیبێکی یعنی چۆن بڵێ وەک مەڵا قسە بکەی، ئەبێ ئێڤیدنس بێنە. ئەگەر تشتێکت هەبێ بە دەلائل بەڵگە بێنەوە بزەبت. ئیتر ئەمەش زۆر تشتێک مهمە. ئەم دیبیت ئەگەر یەکێک متفق نەبێت لەسەر ئەم قسانە، من زۆر ئەوەی مستعدم ئیتر ڕۆژێک بین دیبیت بکەین لەسەر کەناڵی ئێوە مەثەڵ. ئیتر ئەگەر ئەوەی هەرچیە من مستعدم چی وەخت بێ چی ڕۆژێک بێ ئەوانە ئەتوانم وەخت ئەوەی ئەگەر پێش وەخت بزانم ئەتوانم وەخت بۆ تەخسیس کەم و ئیتر چۆن دیبێتێکی بە سوودمان هەبێ. زۆر باشە، زۆر سپاس دووبارە. ئازیزان و خۆشەویستان، ئێوە بینەری کەناڵی هیوان و ئەم بەرنامەیە سەبارەت بە کاریگەریەکانی ڕۆژوو لەسەر تەندروستی بوو. میوانی بەرنامەکەم دکتۆر تۆما بوو لە ویلایەتی ڤیکتۆریا لە ئوسترالیاوە. مێدەوارم ئەم بەرنامەی ئێمە لە ڕێگای یوتیوبەوە ببینن، شەیری بکەن و هەروەها داوەتان لێکەم دووبارە کە کەناڵی یوتیوبی ئێمە سەبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. تا باسێکی تر و بابەتێکی تر، هیوای شادی کامەرانی و سەلامەتی بۆ هەموو ئێوەی ئازیزە خوازم.